کۆیا شارێکە کە بەنێو کۆڵان و کوچە و کۆڵانەکانیدا دەڕۆیت هەر خشت و دیوارێکی مێژووی ئەو شارە دەگێڕێتەوە و پڕێتی لە سەروەری کاتێک بەنێو کۆڵانەکانیدا دەڕۆی مێژووی ئەو شارەت بە تاوەتی بۆ دێتەوە بەرچاو. دەمانوێت لە بەرنامی ئەم جارەماندا گەشتێک بە ناو شاری کۆیەدا بکەین بۆ ئەوی مێژووی پڕ لە سەروەری ئەم شارە بۆ ئێوە بخەینە ڕوو. لە داوێنی شاخی باواجی شارێک هەڵکەوتووە کە تەمەنی لەگەڵ مێژووی شارستانیەتی ئەم ناوچەیەدا دێتەوە. کۆیا گەنجینەیەکی زیندوی ڕەسەناتی کلتور و خەباتە. کۆیا لە دێر زەمانەوە وەک پردێکی استراتیژی و بازرگانی لە نێوەن دۆڵی هەولێر و ناوچە شاخاویەکاندا ڕۆڵی بڕیاردەری بینیوە. شارێک کە بە درێژایی مێژوو ناوەندی ئاڵوگۆڕی کلتوری و مەڵبەندی پەروەردەکردنی شاعیران و زانانی گەورەی کورد بووە. دڵ و ناوەندی ئابووری دێرینی شار شوێنێک کە بە تاقاکەوانەیەکانی و دەروازەداری نەڕەسەنەکانی چەندی سەدە شوێنی دادوستەم و بە یەگەیشتنی کاروانچی و بازرگانانی ناوچەکە بووە. قشڵەی کۆیە ئەو قەڵا سەربازیی سەردەمی عوسمانیەکان کە تا ئەم ڕۆژ دیوارە ئەستورەکانی شایەتی لەسەر گۆڕانکاریە سیاسی و سەربازیەکانی ناوچەکە دەدەن و سیمای دەسەڵاتدارەتی سەردەمانی ڕابردوو دەردەخەن. سەرەتا سڵاوتان لێبێ و بەخێر بێن. سوپاس بۆ کەناڵە بەڕێزەکەتان کە ئێمە بە گرنگی دەزانین لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و لایەنە ئاعلامیەکان بابەتی شوێنەوار و شاری کۆیە بە تایبەتی بخرێتە ڕوو لۆ بینەران و بیسەران و مێژووی سەرجەم شار و شارۆچکەکان بگاتە بەردەستی هەموو خەڵکی کوردستان و دەرەوەی کوردستانیش. دیارە مێژووی ژیان لە شاری کۆیە لۆ مێژوێکی دوور و درێژ دەگەڕێتەوە. ئەگەر بگەڕێینەوە لۆ ڕابردوو بەپێی ئەو بەڵگەنامانەی کە لە ساڵانی ڕابردوو چ لەلایەن تیمە بیانیەکانەوە چ لەلایەن فەرمانگەکەمانەوە چ لەلایەن خەڵکی دیش کە پێشکەشمان کراوە مێژووی ژیان لە شارەکە بەگشتی بەپێی ئەو بەڵگەنامانەی کە هەیە دەگەڕێتەوە چاخی بەردینی کۆن و دواتر چاخی بەردینی ناوەڕاست و چاخی بەردینی نوێکە دەتوانم بڵێم چاخی بەردینی کۆن 100,000 تا 80,000 ساڵ تا 100,000 ساڵ پێشزاین ژیان لە سنوورەکە هەبووە بەپێی ئەو پێگە شوێنەواریانە و ئەو پارچە شوێنەواریانەی کە لە سنوورەکە ئێستا دۆزراونەتەوە و لە مۆزەخانەکانمان بەشێکیان نمایش کرایتن. بەگشتی هەموو سەردەمەکان پێش ئیسلام و دوای ئیسلام و تاک و ئەمڕۆژ هەموو سەردەمەکان ژیان لە کۆیە شارەشی زیندوو بووە ژیان هەبووە. دیارە ئەوەش بەهۆی تیتە نێوان شارە گەورەکانی وەک هەولێر و دەتوانم بڵێم بەغدا و سووریا و ئێران و سلێمانی و ئەو شارانە کە بە بەردەوامی هاتوچۆ تێیدا هەبووە. لۆ سەلماندنی ئەو بابەتەش بوونی چارخان لە شارەکان لە نزیکی 150 و 200 ساڵ پێش ئێستا دیارەخان وەک هەمووان دەزانین لە ساڵانی ڕابردوو دەوری ئوتێلی ئێستا دەبینێ. خان شوێنی حەوانەوەی بازرگانەکان و شوێنی ئاڵوگۆڕی کاڵا و کەلوپەل و شوێنی مانەوەی بازرگانەکان بووە کە ئەوەش دەتوانین بڵێن خان بەدیلی ئوتێل بووە کە بەداخەوە لە ئێستادا ئوتێلمان نییە لە شارەکە وەک پێویست، بەڵام 150 ساڵ پێش ئێستا لە شارەکە ئوتێل هەبووە کە خانی بە نمونە ئێستا یەک لە خانە گەورەکان خانی مەحموود ئاغایە کە خانی گەورەی کۆیەشی پێدەرێن کە وەک ناوەندەکی بازرگانی و وەک کاروانسەرا بازرگانەکان و خەڵکی کۆیە بەگشتی سوودیان لێبینیوە و کاڵاکانیان تێدا ئاڵوگۆڕ کردیە کە ئەوەش سەلمێنەری ئەوەیە کۆیە لە ڕووی مێژوویەوە پێگەچی گرنگی هەبووە و هەروەها لە ڕووی بازرگانیشەوە پێگەچی گرنگی هەبووە لە سنوورەکە بەگشتی. دیارە ئێمە ئەگەر تۆزێک بەورتر باسی بکەین ئێمە بەپێی ڕووپێویە کە لە ساڵی 2019 لەلایەن فەرمانگەکەمان و زانکۆی کۆیە و زانکۆیەکی ئەوروپی و هەروەها بەڕێبەرایەتی گشتیمان ڕووپێویەک ئەنجام درا بە مەبەستی دیاریکردنی ئەو پێگە کەلەپوریانەی ئەو خاڵە کەلەپوریانەی کە لە سەندەری شارەکە هەیە کە دابەش دەبن بە هەر چارگەڕەکە کەلەپوریەکەی شاری کۆیە، هەر چارگەڕەکە ڕەسەنەکە کە ئەوانش گەڕەکی هەواوان قەڵات بایزاغە بە فریقەندی کە ئەو چوارگەڕەکە گەڕەکی ڕەسەنی شارەکەن کە بە خۆشحاڵیەوە بەشەکی زۆری خانوە کەلەپوریەکان ئێستا ماوە. لە کۆی ئەو ڕووپێویە زیاتر لە 85 خاڵی کەلەپوری لە هەر چوارگەڕەکەکە تۆمار کرایتن کە ئەوانش دابەش دەبن بەسەر چەند ڕەگەزێک بە نمونە مزگەوتی تێدا، کنیسەی تێدا، خانووی ئاسایی تێدا کە بە شەهرە زۆرەکەی خانوون، قەیسەریانی تێدا، قەڵای سەربازگەی تێدا، ئاشی تێدا، تاقی تێدایە
بەڵام بەشە زۆرەکەی خانووی هاوڵاتیان و خانووی ئاسایی و خانووی کەسایەتیەکانی شاری کۆیان. کاتێک بەنێو گەڕەکە ڕەسەنەکانی وەک بەفری قەندی، قەڵات، بایزاغە و حاجی قادریاندا گوزەر دەکەیت، تەلارسازیە تایبەتیەکەی کۆیە خۆی دەنوێنێت. لە نێو ئەم گەڕەکانەدا خانی مەحموود ئاغا وەک شایەتێکی مێژووی خاوەنداریەتی و میوانداری شارەکە ڕاوەستاوە کە ساڵانێک مۆڵگەی حەوانەوەی ڕێبواران و کۆبوونەوەی کەساتیە دیارەکان بووە. لە تەنی شکۆی مادی شارەکەشدا شکۆی مەعریفی هەبووە، ماڵی مەلای گەورە وەک چقێکی گرنگی ڕۆشنبیری، چاکسازی کۆمەڵاتی و ئازادی خوازی دینی درەوشاوەتەوە و بڕیاری مێژووی لێوە دراوە کە کاریگەریان لەسەر تەواوی ناوچەکە هەبووە. لە ڕاستیدا کاک حاجی بەکراغای حەوێزی لە ساڵی 1940 زاینی ئەو قەیسەریانەی دروست کردووە و جگە لەو قەیسەریانە مزگەوتی گەورەی کۆش هەر حاجی بەکراغای حەوێزی دروستی کردووە کە وەسای لە حەلەب و شام و مووسڵ هێناوە و ئەو بەرد و ئەو شتانەی کە دامینی پێی دروستکراون زۆربیان لە کۆیۆ نەهاتوون، لە مووسڵەوە هاتوون، لە شامەوە هاتوون. ئەو دوکانانە لە چوار دەرگا پێک دێت. دەرگایەکیان کە دێ بۆ ناو بازار و دەرگایش کە دادەخرێ ئەو دەرگایە و قەیسەریەکەی تریش کار هەم کاک حاجی بەکراغا دروستی کردووە. ئەوش بە هەمان شەوە دوو دەرگا هەیە، دەرگایەکردنەوە، دەرگایەک داخستنە. و لە کۆندا لێرە خەمخانە هەبووە، خەمخانە هەبووە. ئێستا ئەو دوکانیان خەمخانە بووە، جاران زلچیان لە خەم دەگرت، ئێرە خەمخانە بووە و کاڵای لێ بۆ پێڵاو دروستکردن. ئێمە پێی دەرێن بێزگە لە کلاشم پەڕۆ زۆرێک کرد دروستیان کرد پێیان گوتو سەڵۆ، ئەوش لێرە دروست کراوە و هەموو ئاڵوگۆڕ و بازرگانی شاری کۆیە کە هاتوون لەو دوو قەیسەریە بووە، دوکانتر نەبووە. لە حەلەب، لە شام، لە بەغداد، لە بەسرا هاتوون. ئەلێرەش لە پشت ئێرە هەم خانێکی گەورە هەبووە، سەرەوەکەی شوێنی حەوانەوەی ئەو کاروانسەرایانە بوو کە هاتوون، ژێرەوەکەشی شوێنی ئەو گوێ درێژ و ئێستر و ئەشتانە بوو کە باریان پێهێناوە. خانی مەحموود ئاغا لێرە حەواوەتنەوە و لەسەر ڕێی دەشتی کۆیش کە هاتوون جاران ئەو چوار تاقانە بۆ چ بووە؟ کوپەیەکی لێدادەندرا پڕی ئاوی سارد بوو بۆ ئەوەی کاروانسەرایەکان لە ڕێگا کە دێن لەوێ شوێنی حەوانەوەیان بوو. ئێرە کاروانسەرای بازرگانێکی گەورە بووە. کۆیە مێژوەکەی ئەوەندە دێرینە، ئەوەندە کۆنا، کاروانسەرا بووە. یاین دەتوانم بڵێم لە پێش هەولێریشە کۆیە. ئێرە لەبەر ئەوەی شوێنەکە جوگرافیای وە هەڵکەوتووە، لەبەرەوەی حەوزی بیتوێن و پشدەریشی لەسەر بووە، دەشتی کۆی لەسەر بووە، تەقتەقی لەسەر بووە، چەند شوێنێکی گەورەی استراتیژی لەسەر بووە، لەسەر کۆیە بووە. ئێرە ناوچەقی بازرگانی بووە. چۆن ئێستا بڵێن شوێنێک پایتەختە، ئێرەش پایتەخت بووە. هەموو بازرگانی و ئاڵ و گۆڕ و درا و خواردن و خواردنەوەکان لێرەوە کراوە. مەلای گەورەی کۆیە یاخود مەلا محەممەدی کۆیی یەکێک بووە لەو کەساتی و بانخوازە ئاینیە ئازانەی کە ڕۆڵێکی گەورەی هەبووە لە چاکسازی کۆمەڵاتی و ئاینی لە هەرێمی کوردستان. طبعاً مەلا محەممەد یان مەلای گەورەی کۆیە لەو کاتێک کە لە دایکە بێتاوەکو کاتی مردنی لەم خانووەدا ژیاوە و زۆربەی تەدریس و وانەوتنەوەکانی لێرە بووە. ئێستا ئەم خانووە نۆژەن کراوەتەوە و دەیانەوێت سەرجەم دەستنووسەکانی بێنن لە نێمە خانووەدا پارێزگاری لێ بکەن و ئەم شوێنە بکەن بە شوێنێکی هەمیشەیی بۆ مانەوەی یادەوەریەکانی مەلای گەورەی کۆیی. بەڵێ هەروەک لە دێڕە شعرێکە حاجی قادری کۆیی لە مەلا عەبدوڵای بابی مەلای گەورە دەنووسی بە غێری جەدی ئێوە چێ هەزانە لە کوردستان بناغی علمی دانا. دیارە ماڵی مەلای گەورە لێرە بووە کە مەلا عەبدوڵا دەکاتە بابی مەلای گەورە. مەلای گەورە هەر لە خۆی لێرە لەدایک بووە لە ساڵی 1876. مێژوو ئەو خانوەش دەگەڕێتەوە لۆ بڵێن لە ناوەڕاستی سەدەی هەژدەما تا برێم 1950-1960 ئەو ماڵە دروستکراوە. لە دوو نهم پێکاتوە ڕوبەرێکی فراوان دوو تاق لە حەوت ژوور پێکاتوە لە سەر و لە خوارێ، هەتا لە سەرەوە بڵێن 4 ژوور
لە خوارەوەش 3 ژوورەوە 7 ژوور مەلای گەورە هەر لۆ خۆی لێرە ینی کە لەدایک بووە تەمەەن و گەورە بوونی هەتا ئەو کاتەی وەفاتیش دەکە هەر لە خانوودا بووە بەعام بە مروری زەمان بەڵام شوێنی تایبەتیە بووە ینی شوێنەی هەبووە کە غۆرفەک لە پشتەوەیە لە 1920 کە دەست لە کاری وەزیفی و ئەوانە هەموو ئەوە کەڵدەگری لۆڕاڤەکردنی قورئانی پیرۆز ئەها کە تەفسیری قورئانی پیرۆزی کردیە ئەو زیاتر لە 10 ساڵ دێتە ئەو ژوورە ئەنی زۆربەی کاتەکان کە دەڵێ لە شەو ڕۆژێکە 16 ساعتی لە ئەوە تەرخان کردووە ئەو غۆرفەی لەسەرەوە بووە بەڵام ئیتر لە بۆ قۆناغی میوانداری و زیاتر ئیسراحەت و کەسایەتی چونکو مەلای گەورە نەکەن لە کوردستان و لە کۆیە حتا لە هەر چار پارچەی کوردستان و لە دەرەوەش میوانداری هەبووە بەردەوام ئەو قەیسەریە لە کۆنەوە هەبووە حاجی بابەکراغە دروستی کردیە لە ساری 1940 ئەو قەیسەریە ئەلێرە هەیە و قەیسەریەشی دیش لەو دیویشەیە لەگەر مزگەوتی گەورەی کۆیە ئەوە جێ ئاڵ و گۆڕی بووە ئی بازرگانی بووە عیب نەبی لەسەرش خانەکەیە پێی دەرێن خانی کەران ئەوێ شەر ئاڵ و گۆڕی لێکرایە و کڕین و فرۆشتنی لێکرایە ئێستا دوکانەکانی قەیسەری فرۆشتنی جولک و بەرگ و بازرگانی ئەوە زێڕەنگری هەبووە قماش فرۆشتن هەبووە خەیاتی هەبووە وەستایی هەبووە جێچ و بەردی ئێستا جێچ و بەرد نەمایە کەم بووە بوویتە بلوک و چەمەتۆ ئەوانە دیارە قەیسەریانی کۆیش یەک لە خاڵە گرنگەکانی کەلەپوریەکانی سنتەری شارەکەیە کە دەتوانم بڕێم دەکەوتە ناوەندی شاری کۆیە کە دەکەوتە نێوان هەردوو گەڕەکەکانی بایزاغە و بەفریقاندی کە ئێستا ناو قەیسەریان و ناو بازاری کۆی پێدەدرێن لە ئێستادا دیارە ئەو قەیسەریانە لە کۆمەڵێک دوکان پێک هاتێ دوکانی بچووک کە سەرەکانیان بە شێوەی گومبەت و بە شێوەی قەوس و تاغ ڕازێنرایتەوە کە پێکهاتەکانیشیان بەشەشیان خشت بووە کە لەو سەردەمانەدا پێی دروستکرایە و هەروەها ڕۆخی دەرگا و پەنجەرەکان هەم بە مەبەستی جوانکاری و هەمە بە مەبەستی بەهێزی و پتەوی لە بەردی ڕوخام واتە بەردی مەرمەر دروست کراوە لە سەردەمانی خۆی قەیسەریەکانیش دەتوانم بڵێم لە کۆتایی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20م ناوەندێکی بازرگانی گرنگ بووە کە تاکو ئێستا مابێتەوە ئەو پێگە شوێنەواریە و هەروەها ئەو پێگە بازرگانیش دەتوانم بڵێم دوکانەکانیش بە پێی ڕەگەزەکانیان چەند دوکانت هەرچەندە دوکانەکان لێک نزیک بوون تەنیا دیوارەیان بین بوو دوکانەکانیش بچووک بووین واتە قەبارەیان زۆر گەورە نیە کە بە ڕێڕەوەکی بە چەند ڕێڕەوەکی گەورە دوکانەکان هەروەها سەری گومبەت بوو چەند ئەگەر ببینین لە سەری گومبەتەکانیش لە ناوەند و ئەو ڕێڕەوەی بینی دوکانەکان چەند شوێنێکی هەوا گۆڕچەیە دروست کراوە دیارە ئەوەش بە مەبەستی دەوڵەمەندی دیزاین و ئەندازی ئەو سەردەمانی ڕابردوو پێمان دەڵێ کە شاری کۆیە چەندە گرنگ بۆ چەندە پێشکەوتوو بۆ لە ڕووی دیزاینکردنی خانووەکە لە پوڕیەکان و شوێنەکە لە پوریەکان و ناوەندە بازرگانیەکان بەشێکی وەستای لە مووسڵ هاتیە لۆ بە مەبەستی هەندێک لە دیزاینەکان دروستکرایە بەڵام خەڵکی کۆیش لەگەڵی بۆ و هاوکار بۆ و خەڵکی کۆیش لە دروستکردنی دەستی تێدا بووە و دروستکردنیشی لەلایەن چەند کەسایەتێکی شاری کۆیە چەند کەسایەتێکی دەوڵەمەندی شاری کۆیە لە سەردەمی عوسمانی بووە دروستکرایە. کۆیا تاجێکە لەسەری مێژووی کوردستان شارێک کە بە قەیسەری قشڵا مێژووی کۆنی بازرگانی و گەڕەکە دێرینەکانیەوە تا ئەمڕۆژ وەک یاقوتێک پارێزگاری لە ڕەسەناتی خۆی دەکات. مێژووی کۆیا ناسنامەی زیندوی نەتەوەیەک لە سینەی داوێنی باوەجیدا بەڵام ئێستا بەهۆی فرامۆشکردن و تەرخان نەکردنی بودجە هەموو شارەکە بە دیار جەستەی ئەم شوێنەوارانەوە ڕاماوە و بە بەرچاوی هەمووانەوە وردە خشتەکان دەبن بە خۆڵ و خۆڵەکانیش با لەگەڵ خۆیاندا دەیان بات و مێژوەکە بە دوای خۆیدا دەسڕێتەوە. لەو قەیسەریە زێڕینگر هەبووە ئاسنگەر هەبووە کاڵایان دروست کردووە پێڵاو سۆڵە دروستیان کردووە خمخانەی لێ بووە
هازیان لە خم دەگرت جاران دنیاوا پێشکەوتو نەبوو بازرکە سوورە بتوێ ڕشکەی لێرە لە خمیان دەگرت لەو دوکانەی لە خمیان دەگرت ئێرە شوێنێکی ستراتیژی سەرەکی شاری کۆیە بووە وە کاروانسەرای هەموو ناوچەکە بووە لە حەلەب لە شام لە بەسرا لە بەغدا لە کەرکووک هەموو هاتوو سەرداری و ئێرەیان کردووە خانەکەش خانی محموداغا ئەوە لە پشت ئەو دەرگایە کاروانسەرایەکان لەوێ جێنشین بوون لە ڕاستیدا ئەوە لەسەر ئەرچی بەڕێز مام جەلال هەزار ڕەحمەتی لەبێت نۆژەن کراوە دنا ئێرە زۆر وێران بوو چونکە لەبەرەوەی جێچ و قسڵ و ئەو بەجێچ و قسڵ دوورکراوە هەر هەمووی ئەو گومبەتانێک کە دەیبینی دەهات بەرەو لە ناو چوون بچێت بەس کە نۆژەن کراوە ئێستا کە هەموو دوکاندارەکان لێرە جێنشین و بەکرێن و یەک خەیاتە یەک زێڕنگرە یەک زیوی دەفرۆشێت کاڵاکانی شاری کۆیە سەر بخوان ناو قەیسەریە و قەیسەریەکەی ئەو بەرامبەریشمەند دەفرۆشێتن خۆی پاراستنی ئەو خان و ئەو شوێنانە دەگەڕێتەوە ئەوە ینی مێژوو فەرهەنگ و کللتوری شارێک دەپارێزیت دەتو ناسنامە مێژووی شارێک دەپارێزی بە نمونە ماڵی مەلای گەورە هەتاوەکو 2-3 ساڵ پێش ئێستاش ئەگەر سەیرت بکرد بە لەوانەیە نەتوێرا بە کۆڵانەکەدا بڕۆی لە بۆی لەسەر ڕوخام بوو لەسەر تەلێزێک بوو دارمانەکی تەواو بوو بەڵام بە جوهد و هاوکاری برین دڵسۆزان و فەرمانگەی شوێنەواری کۆیە کە جێگای دەستخۆشیە بەڕێوەبەری شوێنەواری کۆیە زۆر ینی هەوڵ و مادووبوونەچێەوە هەردوو ئەندازیاریش کاکێ من و کاکاروان زۆر تێدا ماندی بوون ئێستا دەکرێت بڵێم خانووی مەلای گەورە لە بەرەو لە ناو چوون و بەرەو دارمانەکی تەواو دەچوو نۆژەن کرایتەوە 1995 کارەکانی تاو بووە بۆ ئەوانی تریش وەک ئەمن لە نزیکەوە ئاگادار بم فەرمانگەی شوێنەواری کوێ درێخی نەکردی هەوڵ و هیمەتەکی زۆر بەڵام ئەوەش دەگەڕێتەوە سەرلایەنی پەیوەندیدار و حکوومەت بەڕاستی ینی پێویستە بەرنامەی تەواو دابدرێت چونکو چەندەها نەک هەر خان و ئەوان ئەو بینایانە چەندەها برێن قەڵای شوێنەواریشمان هەیە لە کوێ بەرەو لە ناوچوون و دارمانی تاو دەچیت هەمووی پێویستە نۆژەم بکرێتەوە ئیحتیمامی پێ بدرێ چونکە ئەوەیە کە مێژوو ڕەسەنایەتی ئەو شارە وەکو خۆی دەپارێزی بدیهێڵێتەوە ئەتو ئەگەر ئەوە نەما کەواتە مێژووی شارێکە لە ناوبرد مێژووی وڵاتێکە لە ناوبرد دوکانەکان خۆی قەیسەریان سێ بەشن دوو بەشیان لەلایەن خاڵی خۆش بوو بەڕێز مامزەلە لە ساڵی 2005 نۆژەن کرایەوە ئەوە بەشی سێمیشیان کە تاکو ئێستا بەداخەوە نۆژەن نەکرێتەوە ئێمە دەرخستەشمان لۆ ئامادە کردێ و کە دوکانەکان خاوەنداریەتەکەیان بەشێکیان لۆ وەزارەتی دارایی دەگەڕێتەوە بەشێکیان لۆ مڵکی شارەوانین و هەروەها بەشێکیان مڵکی ئەوقافن بەشە هەرە زۆرەکەشی مڵکی هاوڵاتیانن کە تەمەنا دەکەین لە داهاتوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بخرێتە سەر شوێنەوار و هەروەها بودجەکی تایبەتی لۆ تەرخان بکرێت تاکو ئەو بەشێکی دیشی بپارێزرێ و نۆژەن بکرێتەوە و لە داهاتوو سوودی لێ ببینرێت مەترسی زۆرن کە ڕوبەڕووی ئەو پێگە شوێنەواری و خاڵەکە لە پوریانە دەبنەوە بەگشتی و قەیسەریانش بە تایبەتی یەک لە مەترسی هەرە گرنگەکان کارەساتی سروشتی وەک باران و هەروەها لە وەرزی هاوینانشدا بەشێکی هەرە زۆری خۆتان دەزانن گەرمای بەتین گەرمای تاقەت پڕۆکەن ئەگەر ئەو مەوادە و ئەو پێکاتەیە کە لە ساڵانی ڕابردوو پێی دروست کرایە دیارە پێویستی بە نۆژەنکردنەوەیە پێویستی بە تەرمیمکردن و چاکردنەوەیە ئەگەر ساڵی جارێکش نەبی چەند ساڵ جارێک پێویستە بودجەی لۆ تەرخان بکرێت چ لەلایەن خاوەن مڵکەکەەوە بیان چ لەلایەن جیهەتی وولایەنی پەیوەندیدارەوە وەک حکوومەتی هەرێمی کوردستان بەگشتی بتوانرێ ئەو قەیسەریان و ئەو پێگە شوێنەواریان و ئەو ناوەندە بازرگانە گرنگانە پارێزگاریان لێ بکرێ تاکو ئێمە لە داڕوخان و لە ناوچوون
بیان پارێزین لەبەرەوەی وەک دەبینین لە سنتەری شاری کوێ و لە کوردستان بەگشتی کۆمەڵێک خاڵی بازرگانی گرنگ و کۆمەڵێک پێگەی شوێنەواری گرنگ و کۆمەڵێک خاڵی کەلەپۆری گرنگ بەداخەوە بەهۆی نەبوونی بودجەی پێویست بەهۆی نەبوونی ئیمکانیت چ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە بیان چ لەلایەن بەشەشی ئەمە لە کۆی خانوەکە لە پوریەکان لەلایەن خاوەن مڵکەکانەوە نەتوانراوە نۆژەن بکرێتەوە کە ئێمە دەبینین ساڵانە بە تایبەتی لە وەرزی باران و لە وەرزی پاییزان سەبر هەدم دەبن و لە ناو دەچن و بەداخەوە کە ئەوەش دەبتە هۆکاری ئەوەی میراتەکی گرنگی با و باپیرانمان لە دەست بدەین. والله ئێستا مەسە بوویتە برین پاکەشتیوای لێ چادەکەنەوە قەدیم زرک و بەرجی لێ دەفرۆشە ئەو دەرکیان تعمیرات کردیا ناو دوکانەکانیان ڕێخستیا ئێستا ئەوە بوویتە ئەلۆمنیۆم ئەوە قەدیمدار بوو بەدار بوو ئێرە قەدیمە دەجێڕنەوە دەیانگۆ ئەو قەیسەریانە شەوێ دوو حەڕسی هەبووە سیلاح وشت نەبووە بە مەترەقی بووە حەرسەکانیان ئێوارە لە ژوورێ دەکرد دەرکیان لەسەر کلی مەلابانگدانێ داهاتن دەیان کردەوە ئەو دەمای برین حکوومەتەکە ڕەنگە حکوومەتی ئینگلیز ببی یان تورک ببی زۆر سقەی لەسەر میلەتەکەی نەبووە خەڵکەکەش برین ئەو دەمای ڕوو لە فەقیری بووە نەبوونی بووە لەبەر ئەشیاکانی خۆیان بە پارە ئەو دوو حەرسیان گرتێ و پارەیان داشتن دادەخرا کۆیە چار دەرکەی هەبووە ئەوە قەدیمە دەجێڕنەوە دەرێ کۆیە چار دەرکەی هەبووە دەرێ لە گەرمەلای ئێوارە ئەو دەرکانە قەپات دەکران مەلای سپاینانیش دەکرانەوە برێ لە کۆیە مارێ ئاغای حەوێزی لێ بووە غەفۆری لێ بووە لەگەر مارە مەلا عەوێزی ئەجا برێن هەر کەسە و برین ئەو شارە هەر جێهەتەی عایدی ئاغایەکی بووە نەیدەتانی بێ هەتا برین مەلای سپاینێ بانگ جێ دەدا مەلای زۆر ناخۆش بووە هەر لە قەدیمەوە دز و پیا و خراپەر هەبوو هەتا ئێستاش هەتا ئەو دنیاش خەلاص دەبی بەڵای برام دز و پیا و خراپەر دەبی. بەفری قەندی لاپەڕەیەکە لە مێژووی کۆیە هەر بەردێکی لە ئەم گەڕەکە چیرۆکی سەدەیەکی لە دڵی خۆیدا هەڵگرتووە دەیان مامۆستا و کەسایەتی ئاینی زانای ئاینی مێژوونووس شاعیر لەم گەڕەکە کۆنانی کۆیە لەدایک بوون و چاویان بە دنیا هەڵێنا و دواتر بوون بە کەسایەتیەک و ئەستێرەیەک لە مێژووی ئەدەبی کوردی و هەروەها لە چیرۆکی کوردی و لە هەروەها مێژووی ئەم شارە مێژووی ئەم شارە پڕێتی لە یادەوەری کۆن چەندین کەسایەتی گەورە لەم شارەدا گەورە بوون و دواتر بوون بە کەسایەتی گەورە ینی ئەوەی کە باسمان کرد وەکو مەلای گەورەی کۆیە حاجی قادری کۆیی هەروەها دڵداری شاعیر کۆمەڵێکی زۆر لە کەسایەتیەکانی ترکە ئێستا ناویان ناهێنم و زۆرن یعنی ئەگەر نەباسییان بکەین کەساتی زۆر لەم شارە گەورە بوون پێگەیشتون و لەم گەڕەکە کۆنانی کۆیە و چاویان بە دنیا هەڵێنا و دواتر بوون بۆ کەسایەتی کە ئێستا ناوێن لە لاپەڕەکانی مێژوودا تۆمارکراوە.